سڵای خی گەورتان لێ ببینێرە بەڕستکام لە بەرنامەی پەروەردەی تایبەت لەگەڵتانی ئەم جارە سەردانی هەولێرمان کردووە بۆ سنتەری دەروون قسە لەسەر بابەتێک دەکەین کە زۆربەی منداڵان گیرۆدەر بەم حاڵتەوە ئەویش گرانی فێربوونەوەتە سعوباتی تعلم ئایا ئەو منداڵانی کە ئەم گرفتیان هەیە تەنها لە کاتی چونیان بۆ باخچەی ساوان و قوتابخانە دەردەکەوێت یاخود ئەم منداڵانە پێش قۆناغی نووسین و خوێندنەوەش ئەم گرفتیان تێدا بەدی دەکرێت لەوەی کە لە چاو منداڵێکی هاوتەمەنی خۆیان گرفتی ژیانکردن یاخود گرفتی خود بەڕێوەبردنیان هەیە. سڵاوی خی گەورە لێ بێ ئوستازگان. سڵاو لە ئێوەش زۆر بەخێر بن ئاسکە خان. مامسا محەممەد نەجات ڕێنمایی کاری دەرونی سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتا خۆشحاڵیم کە هاتیم وڵاتان. سپاسگە لە بەخێر بن ئاسکە خان دەستخۆشتانێ دەکەم لەوە بەرنامە جوانت بەڕاستی لە نزیکەوە ئاگاداری کارەکانتم کاری زۆر جوان دەکەی دەستخۆش لێ دەکەم ئەو خانەوادەنە پێویستیان بە کەسانی وەکو جەنابتە بۆ بڵاوکردنەوەی ئەو زانیاری و ئەو هۆشیاریە ئێمە من وەکو ڕاهێنەر محەممەد نەجات لە ئێستادا سەرپەرشتیاری سنتەری دەروونم دەستخۆشیتان لێ بکەم گەلە بەخێر بێن هیوادارم بتوانم لە ئاست ئەو داواکاری تۆمۆحی ئێوە و بینەرەکانتان بم زۆر بەخێر بێن. سپاسی لوتفی بەڕێستانم ئەرکی سەرشانمانە کە ئەو زانست و زانیاری لامانە بیگەێنی بۆی خێزانی ئەم منداڵانە بە دەرەجەیەک دایکان ئیسفادە بکەن بتوانن ئەو ئەزمموی ناو سنتەرەکاندا هەیە بیگوازینەوە بۆ ماڵی ئەو منداڵانی کە دەستیان ناگە بە ناوەندی ڕاهێنان و سنتەرەکان. مامساگەن ئەگەر باس لە گرانی فێربوون بکەین سعوباتی تعلم بۆ نمونە ئەگەر ناسانێکی بۆ بکەین چۆن پێمان دێناسێنی؟ گرانی فێربوون بابەتێکە هەر لە سەرتاوە زانایان گرنگیان پێدایە لە ئێستادا بابەتی فێربوون بابەتێکە یعنی کودرەی باوە و زۆرە زاراوەیەکی گشتیە باس لەو ئاستەنگان دەکا کە منداڵان لە چوارچەوەی پرۆسەی فێربووندا ڕوبەڕوویان دەبێتەوە بە حاڵەتێکی بەردەوام دادەندرێت مەرج نییە ئەو منداڵانە تەنها لە خوێندن و نووسین ئەو ئاستەنجیان هەبێ دەکرێت لە هەموو بوارەکانی بوارە جیاجەکانی ژیان ئەو ئاستەنجیانیان هەبێ دەشێ ئەوانەی کە تووشی ئەو ئاستەنجێ دەبن کێشەیەکی دەرونی یاخود جەستەیان هەبێ بەڵام زۆربەی هەرە زۆرن ئەو کەسانە مرۆڤی ئاساینە. مامسا بۆ واتای دێ بوون منە منداڵک کە گرفتی گرانی فێربوونی هەبوو ئەو گرفتەی هەبوو جیازە لەوەی کە منداڵانی کە گرفتی دواکەوتنی ژیریان هەیە یان یەکەن ینی بڵێ دواکەوتنی ژیری لەگەڵ گرانی فێربوونیەکە تقریبا دەبتای یەک شت یەک نیشانە و یەک گرفتیان هەیە. زۆر باشە ئەگەر باس لەوەی بکەم بۆ من ئەم منداڵانە بەچی دەناسرێنەوە ینی مە چۆن دایکێک بڵێ چۆن بە ئاگایە و مامەڵە لەگە منداڵێک بکە کە کۆمەڵێک نیشانەی لە منداڵەکەیدا بە ینی بڵێ هەستی پێکرد لە منداڵێکی پێشووتریان لە منداڵی هاوتەمەنی خۆی ئەم نیشانانەنی تەبیعی دەست نیشانکردنی ئەو کێشەیە ئەو ئاستەنجیە کارێکی زەحمەتە وێ زانایەکان هەستاون تەمەنیان پۆڵێن کردە بۆ دەستنیشانکردنی ئەو کێشەیە هەموو کێشە و حاڵەتێک بە کۆمەڵێک نیشانە دەناسرێتەوە ئەمەش لیانە بۆ ئەم حاڵەتە بەسەر سێ قۆناغدا بەشا کردە قۆناغی پێش 4 ساڵی و هەروە قۆناغی دوم 4 بۆ 9 ساڵی و قۆناغی سێم 9 بۆ 15 ساڵی لە هەرێک لەو قۆناغانە کۆمەڵێک گرفت و ئاستەنگ تووشی ئەو منداڵە دەبێتەوە لە هەر قۆناغە و بە ئاستی تەمەنی خۆی بۆ نمونە لە ئاستی یەکەم پێش 4 ساڵی کێشەی هەیە دەبێت لە دەربڕین و قسەکردن کێشەی دەبێت لە فێربوونی ڕەنگەکان و شێوە ئەندازەیەکان و ڕۆژەکانی هەفتە یاخود کێشەی هەیە لە وەرگرتنی ڕێنمایی بۆ نمونە منداڵێکی 4 ساڵی دەتوانی فێری بکەیت کە ئەم شتە خراپە مەترسیدارە بەڵام زەحمەت دەبێت بۆ منداڵێک کە ئەو ئاستەنگی هەیە ئەو گرانی فێربوونەی هەیە لە قۆناغی دووەم کێشەکە بە پێی تەمەنی ئاستەنگەکان زیاتر دەبن بەڵام لە ئاست تەمەنی خۆی بۆ لە قۆناغی 4 بۆ 9 ساڵی ئەمانە دووبارە کێشیان بۆ دروست دەبێت لە بابەتەکانی بیرکاری کێشیان بۆ دروست دەبێت لە
لێکدانی پیتەکان زۆر پیتەکان تێکەڵ دەکەن لەگەر بابەتی نوێ زۆر حەز پێ ناکەن چکە پێیان وایە بارێکی قورسە لە سەریان لە قۆناغی سێم و کۆتایی کە تەمەنی 9 بۆ 5 ساڵێکە قۆناغا ئەلیانە کێشیانە دروست دەبێت لە ڕستە ئەو جارەی ینی لە قۆناغێکەکەم ڕستەنە وەڵام لە قۆناغێک بە پێی تەمەنەکەی لێکدانی ڕستە و زۆر بە نووسین نووسین و بەخوێنەوە بەخوێنانە لە قسەکردندا هیچ گرفتێکیان نێو منداڵان هەڵسا هەتا ڕادەیەکی زۆر کێشیان نییە ڕادەیەکی زۆر بە تایبەتی لە قۆناغی کۆتایی و کۆمەڵێک گرفتیتکەیان هەیە مەسەرەن لە خۆ بە ڕێوەبەریان مەسەرەن لە ڕێکخەری ژیانیان بە شێوەیەکی گشتی لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ دەوروبەری لە ئامادەکردنی خوێندنەکان لە هەموو ئەو کێشانێکە لە ئەو شتانێکە لە دەوری پەیوەندیان لەگە دەکرێت بە پێی تەمەن و ئاستەکەی کێشەی لەگەر دەبێتن. زۆر باشە مام ساگەر بۆن من ئەم منداڵان دەڵێ گرفتیان لەوەی هەیە کە بۆن منە توانای خۆ گونجاندنیان لەگەڵ دەوروبەرلانەیە لاوااستر بێت لە منداڵێک کە ئەم گرفتەی نەبێ کاتە دەکرێت بڵێ بە پێی هەر نیشانێک یاخ و کام قۆناغ لە منداڵێکدا زۆر زەق بوو بە پێی بۆن منە ئەو منداڵێک کە توانای خۆ گونجاندنی کۆمەڵایەتی نییە ئێمە دەبێت بۆن منە ئەم خاڵە لاوازە بەهێز بکەین ینی لایانی کۆمەڵاتی بەهێز بکەین ینی بۆ شازان دەبێت مامەڵی لەگەڵ بکردێ ینی بە کوردەکەی تەنها لە ناوەندی ڕاهێنان و سانتەرەکان دەبێت ئەم منداڵی ئیسفادە بکە یاخود دەتوانێت دایکێکیش ئەگەر بە ئاگا بێ بە هۆشیاریانەوە چاودێری ئەم منداڵە بکات بتوانێت ینی بۆ منە ژیانکردنێکی ئاسایی بۆ بگەڕێنێتەوە بەخۆی دواتر دێمە سەر چارەسەرەکان کۆمەڵێک پێویستی بە کۆمەڵێک ڕێکار هەیە بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتەیە بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ حاڵەتێک کە لەسەدا کۆمەڵێک حاڵەتمان هەیە و کێشە ژیرانێک ئێستا هەنا هیچیان چارەسەرێکی دقیق و سەداسەتیان نییە ئەوەش بە هەمان شێوە بەڵام بە دەستێوەردانی پەروەردەی دەکرێت بەرەو پێش بچی ئەگەر هاتوو ئەو دەستێوەردانە بێ دەشێت لە داهاتوودا داهاتوێکی زۆر شڵەژاوی هەبیتر ئەگەر زوو خەمی لێ زوو بە دەنگەوە نەچێت زۆر باش ئەی هۆکارەکانی تاسا هیچ هۆکارێک دیاری کراوە کە بڵێ بڵێ ئەمە هۆکاری سەرەکێک کە ئەم منداڵە لەبەر ئەم هۆکارە بە دیاریکراوی ئەم گرفتیان بۆ دروست دەبێت لە هەموو ئەو کێشە ژیرانە بە هەمان شێوەی چارەسەرەکەی هۆکاریش دیسانە دقیق و سەداسەت نیە لە سەرەتا پێت بڵێم ئەوەی ترکە هەیە ئەگەری زیادبوون و ئەگەری دروستبوونی حاڵەتەکە زیاد دەکەم لێرە بە کورتی باز لە چار هۆکار دەکەم یەکەمیان مەسەن هۆکاری گەشەی مێشک قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلا قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلە جاری وا هەیە کۆمەڵێک کەم و کوڕی و کێشە دروست دەبی لە پەیوەندی دەمارەکان ئەمەش زانکان پێیان وایە ئەمە ئەگەرێکە و لە خاڵی دووەم بۆ ماوە ئەوەش کاریگەری هەیە دەشێت ئەم زاراوەیە زۆر باوە هەندێک خانەوادە و خێزان هەن کە کێشەی گرانی فێربوونیان هەیە دەشێ منداڵە لە باوەڕ ئەز ئایا دایک بێ یان باڵێ یا ئایا دایک بێ یان باوک بێ ئەدەشێ ئەو کێشەی هەبووبی بە هەمان شێوە گواسترابێ بۆ کۆرپەڵەکەی لە خاڵی سێم ئەوەی سێم ئەو کێشانەی لە کاتی لەدایکبوون و لەکەن فترەی حەملدا دروست دەبن زۆر باش دەشێت زۆر جار ئەو گرفتانە بەر لەدایکبوون دروست ببیت زۆر جارە مەسەرەن لە کاتێک ئافرەتێک دووگیانە سیستەمی بەرگری ئەو دایکە وەکو تەنێکی نامۆ وەک تەنێکی نامۆ سەیری ئەو کۆرپەڵێ دەکات زاری وایە هێرش دەکاتە سەری لێرە ناهاوسەنجی دروست دەبی لە پەیوەندیەوان دەمارەکان ئەوەش وەکو هۆکارێکی ترکە یان زۆر جاران لە کاتی لەدایک بوون پەڕۆی ناوەک لە خۆی لول دەبێتێتەوە ئەمەش دەبێتە هۆی نەچوونی ڕێژەی ئۆکسسیجنی پێویست بۆ مێشک دیسانێ ئەمەش دەبێتە هۆکارێک بەڵام ئەمەیان زیاتر لە تەمەنی پیری لە دوای 50 ساڵیەوە ئەمە دروست دەبێت هۆکاری کۆتاییشم هۆکاری ژینگەی بەخۆ دەزانانی ئەمە
پیسبوونی ژینگە کاریگەری هەبووە لەسەر هەموو کێشە و گرفتە تەندروستیەکان ئەمەش دەشێ دووبارە هۆکارێک بێ بۆ دروستبوونی ئەم حاڵەتەش ئەگەر ئێمە بین مقارنەیەکی بینی گوند و شار بکەین کە دەبینین لە شار بەتاڕام بە ڕێژەیەکی باشتر ژینگە پاکە ئەم حاڵەتە زۆر کەمترە وەک بەراورد بە شار کە لە شارەکان دەبینی ڕێژەکە زۆر بەرزترە چونکە پیسی ژینگە و بوونی ئەو هەموو کارگە و ئۆتۆمبیل و دووکەڵ و سووتاندنە کاریگەریە بێ بڵێت. زۆر باش مامۆستاگەر بە شازێکی کردداری کۆمەڵێک ڕاهێنانمان پیشان بدەی لە ژوورەکان بزانم چۆن مامەڵە لەگەم داڵان دەکرێت خود چ جۆرە ڕاهێنانێک بە پێی جۆری گرفتەکان دەکرێت مەمنون دەبین. بەخزمەت فەرموو. مامۆستا ئەم منداڵمان بۆ واتای کە گرفتی گرانی فێربوونی هەیە. ئەمە ئەو واتە دەگەێنێت کە لەگەڵ منداڵی هاوتەمەنی خۆی لە پۆلێکدا نەیتوانێت بۆ منە فێر ببێ وەکو ئەوان بە سەریعی بڕوا. تەبێری کێشەی گرانی فێربوون بۆیە لە قوتابخانەکان ناتوانێت لەگەڵ منداڵەکانی تر دەرس بخوێنە پێویستی بەوە هەیە بە هونەرێکی جیاواز ئەوها بە شێوازێکی تاچی و هەروەها لە ناوەند و سنتەرێک کە کەسانێک ئیش لەگەری بکەن و دەرسی پێ بڵێنەوە کە هونەرێکی تایبەت و جیاوازیان پێبی و بە چەند هونەرێک بتوانن و بە شێوازێکی هادە نەک بە گروپ دەبێت تاک دوو بە دوو لەگەری دابنشی و زۆر بەهوردی ئەگەر بێ و 1 2 3 4 دەبێت ئەو چار ژمارێت تەواو کە ئینجا دەچێ پێنجی بەمانای ئەوەی قیت و قۆناغی یەکەمت تەواو کرد مێشکی ئامادەکاری دەکا و گەشەی دەبتەوە لۆ قۆناغی دۆم فراوانتر دەبیتن قۆناغ بە قۆناغ دەڕواتە دوێ بەڵێ باش ئەحمەد ئەحمەد چۆنی باشی ئافرین ئەحمەد ئەحمەد حەزەکە چ بخوێنین بۆ ئەوانەی بیرکاری بخوێنین زیرە چی زۆر باشە دەی بزانم سێ کۆ پێنج دەکات چەند بزانم دەزانێت زیرە چیم کومان فێر کردی چ دەکەین پێنج لە مێشکمان ئافرین سێ لە دەستمان باش پێنجی شش هەفت هەشت زۆر باشە دەی موسە هەشت لیانە هەشت باشە ئەمانە دەبێت و بە هەمووی بە هونەر بکەی بە هونەری جیاواز بکەی بزەی زۆر بەهوردی طبعاً ئەو کەیسێکە بەرامبەر من دانیشتیا کاک ئەحمەد ماوەیش 6 مانگە لە سنتەری دەروون ڕاهێنان و چارەسەر وەردەگەی لە سەرەتادا کە هاتە ئێرانە کۆمەڵێک گرفت و کێشە و ئاستەنجی هەبوو بە یارمەتی مامۆستاکان و لێرانە بە جەلساتی فەردی و بەو پێویستیانەی کە هەیە بەو بەرنامە گونجاوی کە بۆی دانرا ئەلحەمدوللیلا کۆمەڵێک لەو کێشانەی لە ئێستادا چارەسەر بووینە و ئاستەکەی بە شێوەیەکی باش بەرەوە پێش چووە ئەمە لە ژمارەکان تەواو بووینە دەستمان کردێ بە کۆکردنەوە و کەمکردنەوە و لێکدانی پیتەکان و ئینشاءڵڵا بە ئومێدیەوەی لە داهاتوو بگەینە مەرحەلەی باشتر و دووبارە تێکەڵی کۆمەلگا و قوتابخانە بکەینەوە. کاکە عارێز ئەو جارەی جارانی حەل دەکەین دەزانی جارانی یاڵا با جارانی حەل بکەین چار جارانی سێ ئاگادارەوە کۆکردنەوە نییە چار جارانی سێ دەکات چەند باشە بەس بە شێوازێککە ئێستاوە چەندە چار 1 2 3 4 هەلمان ڕاکێشە وایە ئەوە چەندە سێ یاڵا 1 2 3 وایە یاڵا دێن ئێرانە دەژمێرین ئەوە چەندە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 کەوا بکری چەند سێ جاران دوازدە سێ جاران چارەکە دوازدە زۆر باشە لێداوا کوڕی خۆم ئافەرین
بە هەمان شێوە کو لە بیرکاری دەبێت چەند هونەری جیاواز و لە شوێنێکی ئارام و بە لە کاتێکی گونجاو و بەهێمنی کارەکە بکەین. بە هەمان شێوە لە کوردیش چەند هونەرێکی جیاوازی پێویستە دووبارە دەبێ لە شوێنێکی گونجاو لە جەوێکی حادە دابنیشین بە شێوەیەکی دوو بە دوو ئەوهانە دەست پێ بکەینەوە. لە کوردیش سەرەتا لە پیتەکان دەست پێ دەکەن. یەکەم جار پیتەکان دەست پێ دەکەن بە شێوازی ناسینەوە، دوای بە شێوازی گوتن، پاشان بە شێوازی نووسین، ئەنجا مەرحەلە مەرحەلە ئەنجا دێن پیتەکان با هونەرێک لێکیان بدەین لە وشەی سادە و ئاسان دەست پێ بکەین. ئەو جە وردە وردە مەرحەلە بە مەرحەلە هەتا دەگەینە قۆناغی کۆتاییم. کاک ئەحمەد وەرە پێش وەرە پێش کوڕ خۆمەڕ دیدی ئافەرین. ئەوە چپیتەکە ئەدی ئەوە چپیتەکە بێ بابا ب بێ بابا ب بابا. ئەگەر بێن دوو نقطە لە زیادکەین پێبورە پەپوولە پەبولە پەپوولە. پەبولە ئافەرین. ئەوە چپیتەکە نەنان ن ئەدێک ئاش بێن نا نا دەبێت چ نا نان. ئافەرین. مامسا یەکێک لەو شتانێک کە بۆ منە لەگەڵ ئەم منداڵان دەبێت بەکاربێنی بۆ من ئەو کەرەستێکە لە بەردەستی داری بە سرنجڕاکەش بیان لەگە حەزی منداڵەکە بگونجێ. سابۆن منە ماجیک کە ئێستا دەبانەوێت بەکاریبێنین ئاسانترە بە تایبەتی بۆ منداڵانی کە گرفتی ماسوولکان هەیە لەوانە قەڵەم ڕەساسێک زۆر بە ئیزعاج بژیرێ بتوان منداڵەکە مسەیتر بە بەسەردە. بەڵام ماجیک هەم ئاسانتر بۆ منە لەسەر بۆردەکەی دەنووسرە و تۆخترە و هەم ڕێگایەکی خۆشە چەڵەنگێکی جوانی هەیە سرنجڕاکێش و سوزانمەها هەندێک ڕێگا هەیە کە بۆ بنەوای لەگە حەز و خولای منداڵەکەی بگونجێ. دڵنیایەوە ئەو منداڵانە یەکەم شت کێشەی ماسوولکیان هەیە و هەروەها کێشەی لایەنی هەستیشیان هەیە. ئەویش توانین بڵێن دەبێتە کێشە ئەگەر هاتوو مەسەلەن لە گرتنی قەڵەم. بەڵێ قەڵەم ماجیک باشترە وەک لە قەڵەمی ڕەساس. بەڵام چییە دەبێمە هەردوو بەکاربێن چکە زۆربەی کات ئێمە ناکرێ هەموو لەسەر هەموو شوێنێک تو قەڵەم ماجیک بەکاربێن. بۆ دەبێت ئەو ئەو حاڵزە لە بەرامبەرمانە ئەتوانین برین لەوەی دەرچووە. بەڵام بۆ ئێوە هەتا دەست پێ بکەینەوە ڕوونڕوونەوە بدەین با بە مازیش دەست لێرە سەر ب ئافەرین خ زۆر باشە ن تا قەڵەم تا کوڕخۆم هەربژی دوو نقطە لە بنیم کە سێ نقطە لە بنیم بکە بۆ چی ئێستا سێ بۆ بەچی زۆر باشە. بەو شێوازە بێ لە کاتی مەسەلەن پیتەکان نووسینیان و ئیتر وردە وردە لێک دێنە تا بگەینە مەرحەلەی کۆتایی. زۆر باشە. مامسا ڕۆڵی خێزان چۆنە بۆ منە ئێوە ئەم شتانێک کە بە منداڵی دڵنیا خوار منداڵشتێکە ئەمڕۆ کۆمەڵێک ڕاهێنانەوە دەگەل سەرەکەتاندا وەکو واجبێکی ماڵە وەکو ئەرکێکی ماڵەوە پێی درەنگ بۆ ئەوی ماڵش هاوکار بێت تۆ بۆ منە لەم کاتێکە منداڵە هەیەی چەند جارێک پێ دووبارە کردوتەوە ماڵش بۆ کاتە زۆرێک کە منداڵەکان لە زیاتر پێی دووبارە بکەنەوە بۆ ئەوەی ئەم منداڵە توانای خەزمکردنی ئەم زانیاری باشتر بێت پێما بێ چونکە ئەم منداڵان زۆربیان گرفتی ئەویان هەیە کە توانای خەزمکردنیان لاواز بۆ واتای ئێستا دەیزانم بەڵام لانەی بۆ بەیانی بێەوە دەشێت وای ڕاستەکە بەدڵنیاییەوە ڕۆڵی خێزان پێش ڕۆڵی ئەو ناوەندەیە کە لی دەخینی. ئاستی زانیاری و هۆشیاری خێزان زۆری گرینگە بۆ یارمەتیدانی منداڵەکەیان. دەبێت خێزان پەیوەندێکی تۆند و تۆڵی لەگەر ئەو ناوەند و قوتابخانەیە هەبێت کە منداڵەکەی لێداناوە. ئەو دەبێت ئەو ناوەندێکە ئەو سنتەرێکە ڕاهێنان بە منداڵێکە دەبێت دەفتەرێکی هەبێ بە شێوازی دەفتەری چاڵاکیەکان مەسەن دەفتەر تەواصل لە بینی سنتەر و خێزان بۆ ئەوەی هەردوو لا هاوکار بن یارمەتی دەربن بۆ بەرەو پێشچوونی زیاتری منداڵەکەی. زۆر باشە.
مامۆستا هیچ شتێشکەمەوە پێ بنووسی دەتوانێت سەر بتوانێت نووسینی وشەی هەیە بۆ دوو پیت سێ وشەی هەیە کاکارز کاک ئەحمەد وەرە لێ نووسە نە سەرەتایی کۆتایی نە نئی سەرەتایی یاڵە دەی ئاچ پێێنێ نە کۆتایی بوو بەچی نان نان ئافرین زۆر باش بەڵام مامۆستا تەماشایەکەی بۆ من ئەم منداڵ هەر لە شێوازی نووسینەکەیدا دیارەکە بۆ منە پێچوانەی قەڵەم گرتنەکە دەیکە ئەنی ها پیتینەکەی لەو شێوازیان پیتی خێکی کە پێشتر نووسی ئەنی ئێستا ژمارەتی ئەم منداڵەکە ئەم گرفتێک کە هەیەیت یعنی تاو مەزبوط لە نووسین و ئەوەدا بەڵێ وەک لە نیشانەکان باسم کرد دائیما ئەوانە تێکەڵیان هەیە لە خوێندنەوە و لە زۆر جارات مەسەرەن تو ئیش دەکەی لەسەر ئەو کێشەیە کە هەیە بەڵام تێکەڵی هەردەبینێ بە پێی قۆناغ دەڕواتن ئێستا قۆناغەکەمە لە تێکەلی لە وشەی وەکو مەسەلەن نان تێکەڵی لەوەندە هەیە سەرا بنووسێ ئەگەر بین و مەسانە بیکەینە شێوازی ڕستە ئازاد چوو بۆ بازار دەبێت لەوێت تێکەڵایەکە چۆن تۆ زۆر بیت بەڵام بە پێی قۆناغەکە دەڕوا وردە لەگەڵ ڕاهێنان باشتر دەبێت زۆر باشە مامۆستاگەر بڵین چارەسەر ڕێگە چارەسەر چین ئەگەر ئاماژەمان بۆ پێ بکەیشە چارەسەر تەبیعی چارەسەرکردنی ئەو منداڵانە بە شێوەی 100% وەک لە پێشتری باسم کرد چارەسەرەکە ڕێژەیە بە پێی ئاستی توندی و لاوازی حاڵەتەکە وەک لە پێشتردا باسمان کرد وشەی چارەسەر ناتوانن بە شێوەیەکی 100% و تەواو بدێنە پاڵ ئەو حاڵەتانە چونکە چارەسەرەکە ڕێژەیە بە پێی ئاستی توندی و خەفیفی حاڵەتەکەیە ئەگەر هاتو منداڵەکە ئاستی باشتر بوو دەشێت کێشەکانی زووتر چارەسەر بێ وەک لەوەی کە مەسەلەن حاڵەتەکە قورستر بیتن لێنەدا چارەسەر دابەر دەکەم بەسەر بەخێرا بەسەر سێ خاڵ یەکەمیان چارەسەر دروستکردنی بەرنامەیەکی پەروەردەیی گونجاو بۆ منداڵەکە ئەمە زۆر میزانە مەسەلەندا لە هەر شوێنێکە چارەسەر پێشکەش دەکەی بەرنامەیەکی پەروەردەیی گونجاو هەبێ کە لە ئاستی منداڵەکەی بتوانی بۆ ئاستێکەکەیدا ئیشی لەگەڵ بکەی بە هونەرێکی جیاواز بەرەپێشی بێت دووەمیان دەست نیشانکردنی پێشوەختە ڕاستیەوە زۆر میمە زۆر گرنگە تو لە ستەمەنێکی زوو بتوانی دەستنیشانی حاڵەتەکە بکەی و زوو بخێ بەڕاهێنان و ئیشی لەگەڵ بکەیان وردە ئەو کێشە و گرفت و گرانیانێکە هەیتی لەناو چارەسەر بکەی و نەمێنێ لێتێ خاڵێکی تر ڕۆڵی دایک و باوک پێشتریش باسمان کرد ئەویش کە یەکێکە لە خاڵە هەری گرنگەکانی چارەسەری کە دایک و باوکێکی وشیاری هەبێتن و یارمەتیدەری منداڵەکەی بێتن و بتوانی زانیاری کۆ بکاتەوە لەسەر ئەو حاڵەتەی و هەروەها یارمەتی بداتن تاوەکو ئەویش یارمەتی بێت لەگەڵ سنتەرەکە بۆ چارەسەرکردنی منداڵەکە بینەر بەڕێزەکانم لێرە هاتنە کۆتایی بەرنامەی پەروەردەی تایبەت سپاس بۆ مامۆستا محەممەد نەجات کە سەرپەرشتیاری سەنتەری دەروونە لە هەولێر سپاس بۆ هاوکارانم تا ئێستا ئەزێکیان کێشاو لەگەڵمانە بوو سپاس بۆ ئێوە بینەر و خواتان لەگەڵ